ئەنجامدانی پێنجەم پایەی ئاینی ئیسلام ساڵانە ئامادەکاری ئەمنی و لۆجیستی بەرفراوانی بۆ دەکرێت تا مەراسیمەکە بە سەرکەوتووی بڕێوە بچێت. فەریزەی حەج لە ساڵی نوێی کۆچیدا بەسەر ئەو موسڵمانانەی توانای ئەنجامدانی هەبێت کراوەتە فەرزێک و ساڵانێژ لەلایەن دەسەڵاتدارانی سعودیەوە لە کاتی ئەنجامدانی مەراسیمەکەدا هەزاران سەرباز و پۆلیس و فەرمانبەر دەخرێنە کار و لە ئامادەباشیدا دەبن. دەسەڵاتدارانی سعودیە ئاماژەیان بەوە کردووە کە لە مەراسیمی حەجی ئەم ساڵدا نزیکەی 100,000 سەرباز و ئەفسەر بەشداری لە بەڕێوەچوونی پاراستنی گیانی حاجیاندا دەکەن و بۆ ئەمە بە سەرجەم ناوەندەکانی کۆنتڕۆڵ و بەڕێوەبردننی سەر بە وەزارەتی ناوخۆیان خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. وەزارەتی تەندروستی ئەو وڵاتەش 25,000 کادر و 25 نەخۆشخانەی بۆ ئەگەری ڕوودانی هەر جۆرە حاڵەتێکی کتوپڕ ئامادە کردووە. سەرۆکایەتی گشتی کاروباری هەردوو حرەمەکەش 15,000 فەرمانبەر و کرێکاری تەرخان کردووە. بەرگری شارستانیش 17,000 سەرباز و ئەفسەر و 3,800 ئۆتۆمبیلی جۆراوجۆری بۆ ئەمە بەستە تەرخان کردووە. لای خۆشیەوە خاچی سووری سعودیە 165 ناوەدی فریاکەوتنی خێرا و 555 ئەمبوڵانس و ماتۆرسکیل و 9 کۆپتەری دابین کردووە. بەوتەی بەرپرسانی ئەو وڵاتە لە شوێنی ئەنجامدانی هەر فەریزەیەکی حەجکردن سەدان پۆلیس و ئاسایش چاودێری جوڵەی حاجیان دەکەن. هەروە شاشەی گەورە بە درێژایی 50 مەتر وێنەی زیندوی شوێنەوارە پیرۆزەکان و دەیان ڕێگە و خاڵە هەستیارەکان دەگوازنەوە تا لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێکی وەک پاڵنان بەهۆی قەرەباڵغیەوە هێزی تایبەت بە خێرایی بچن بە هانای حاجیانەوە. هەینی ڕابردوش بەشێک لە شاخێکی شاری مەکە هەرسی هێناو بەهۆیەوە بەشێک لە بنمیچی باڵەخانەیەکی چوارنوهەمی لە گەڕەخی بەتحای قوڕیش داڕوخاو لە ئەنجامدا 2 کەس بریندار بوون. ئەوە لە کاتێکدا 11 ئەم مانگە بەهۆی کەوتنی کرێنتاوەرێکەوە بەسەر بنمیچێکی حرەمی مەکە و بەشێک لە گۆڕەپانەکەی 107 حاجی گیانیان لەدەستدا و 238 تریش بریندار بوون. بەپێی ئامارێکیش لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 24 ملیۆن و 757 هەزار و 314 حاجی مەراسیمی حەجکردنیان لە سعودیە ئەنجامداوە. تا ئێسش دەواازە و خاڵە سنووریەکانی سعودیە بەردەوامن لە پێشوازیکردنیان لە ئاپۆڕای حاجیان و تا ئێساش نزیکەی ملیۆنێک و 360 هەزار حاجی چوونەتە شاری مەکە و پێشبینی دەکرێت ژماری کۆتایی بگاتە ملیۆنێک و 400 هەزار حاجی. ئەوانەی لە ڕێگەی فڕۆکەوە چوونەتە سعودیەوە گەشتوتە ملیۆنێک و 308 هەزار و 700 حاجی. لە ڕێگەی وشکانیشەوە نزیکەی 34 هەزار و لە ڕێگەی دەریاشەوە نزیکەی 13 هەزار حاجی چوونەتە شاری مەکە و مەدینەوە کە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوودا ژمارەی ئەوانەی بە مەبەستی حەجکردن چوونەتە سعودیەوە کەمی کردووە. کاروان شێخ موحسین NRT